ڕاگەاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران لە ژێرناوی ئەو شەلاقەی کە بەسەر جەستەی مێهدی یەراحیدا هاتە خوار هێمایەکە لە هونەری بەرگری کە نای بە ئیمتیاز و پێگەی پیاوانە لە هونەرداوت. بەوتەی مێهدی یەراحی ئەوەی کە ئامادە نییە لە پێناو ئازادیدا نرخێک بدات شایانی ئازادی نییە. جارێکی دیکە حکمی کۆنەپەرستانە سەدە ناوەڕاستی و دژە مرۆڤانەی شەلاق لە دژی هونەرمەندێکی ناڕازی جێبەجێکرا. پێشتریش بەهۆی پابەند نەبوون بە حیجابی زۆرەملێ شاهدی جێبەجێکردنی حکمی شەلاق لەسەر جەستەی ڕۆیا حشمەتی چالاکی مافەکانی ژنان بووین. هەروەها جێبەجێکردنی حکمی 74 زەربە شەلاق بەسەر جەستەی ڕەسوڵ تالب مقەدەم ئەندامی سندیکای شرکەتی واحد و جێبەجێکردنی حکمی شەلاق بەسەر جەستەی 5 کەس لە کرێکارانی کانگای ئاغدەڕە بە تۆمەتی بەرگریکردن لە مافە پیشەییەکانی خۆیانمان لەبیر نەکردووە. خانمی مینووی پارێزەری مێهدی یەراحی لە تۆڕی میدیایی ئێکسدا نووسی ڕۆژی 15 ڕەشەمەی 1403 دوابەشی حکومە دەرکراوەکانی لەقی 26 دادگای شۆڕشی ئیسلامی تاران کە بریتی بوو لە 74 زەربە شەلاق لە لەقی چواری جێبەجێکردنی حکومەکانی دادسەرای ئەمنیەتی ئەخلاقی تاران بە تەواوی جێبەجێکرا و کەیسی مێهدی یەراحی داخرا. مێهدی یەراحیش لەسەر لاپەڕەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئێکس وێڕای سپاس و پێزانین بۆ خەڵک و پارێزەرەکانی نووسی دەتەوێت بە شوشە بەردەکەمان بشکێنیت ئەوەی کە ئامادە نییە لە پێناو ئازادیدا نرخێک بدات شایانی ئازادی نییە. ناوبراو پێش جێبەجێکرانی حکمی شەلاق و کۆتایی هاتنی کەیسەکەی بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک ڕایگەیاند کە هەرچەندە دوای کۆتایی هاتنی 4 ساڵ زیندان و جێبەجێکرانی حکمی شەلاقەکەی قەدەغەی کارکردنی لەسەر هەڵدەگیرێت بەڵام لە هاوپشتی لەگەڵ ئەو ژنانەی کە مۆڵەتی بەڕێوەبردنی کۆنسەرتیان نییە چیتر لە ئیمتیاز و پێگەی پیاوانەی خۆی کەڵک وەرناگرێت و لە بەدواداچوون بە وەرگرتنی مۆڵەت بە مەبەستی سازکردنی کۆنسەرت خۆی دەبوێرێت. جێبەجێکردنی حکمی شەلاق بەسەر جەستەی هونەرمەندێکی جەماوەریدا هاوکار لەگەڵ بانکهێشتکردن و دەست بەسەرکردنی چالاکانی پیشەیی مەدەنی و کۆمەڵایەتی و پەروەندەسازی درۆ و بێبنەما لە دژیان دەرکردنی حکمی ئەعدام بۆ زیندانیانی سیاسی و بە تایبەتی لە دژی 3 ژنی زیندانی سیاسی درێژەی سیاسەتی ترساندن و تۆقاندنی دەسەڵاتە. هۆکاری مکۆڕبوون لەسەر سیاسەتی ترساندن و تۆقاندن دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زەوی لە ژێر پێیاندا هاتوۆتە لەرزە و مەترسی تەقینەوەیەکی بەهێزی کۆمەڵایەتی ترسی مەرگی خستۆتە جەستەیانەوە. دەسەڵاتی فاشیستی کۆماری ئیسلامی کە شکستەکانی لە هەموو بوارەکانی ئابووری کۆمەڵایەتی فەرهەنگی سیاسی و بە تایبەتی سیاسەتی دەرەوەدا بە ئاشکرا دەرکەوتووە و ئێستایی تر تەنانەت لە زمانی کەسەکانی نزیک لە خۆشیانەوە دەبیسترێت و کەوتۆتە ژێر سێبەری هەڕەشەکانی فاشیزمی ترامپیزم و سهیۆنیزمی داگیرکەر و ڕەگەزپەرستی ئیسرائیلەوە جگە لە پەرەپێدان بە سەرکوت بە مەبەستی زاڵکردنی کەشی ترس و تۆقاندن بەسەر کۆمەڵگادا هیچ ڕێگا چارەیەکی دیکەیان نییە. ئەوان بەهۆی ترسێکی زۆر لە هێزی جەماوەر پەنایان هێناوەتە بەرترساندنی خەڵک. بەڵام ئامانجەکانی دەسەڵات لە پەرەپێدان بە سەرکۆت ئاکامی پێچەوانەی لێکەوتوێتەوە. ترس لە کۆمەڵگای ئێراندا مانای نەماوە. زوڵفی پەرێشانی کچە لاوەکانی ئێران لەسەر شەقامەکان و حوزوری ژنانی ئازادپۆش لە ڕێڕەسمی ساڵانەی پێدانی خەڵاتە نیشتمانیەکانی تەلارسازی و دیزاینی ناوخۆیی ئەوە دەسەلمێنێت کە جەماوەر ترسیان شکاوە. گەیشتنی فیلمەکانی هونەری بەرخۆدان لەوانە کەیکی دڵخوازی من بە دەرهێنەری هاوبەشی مەریەم مقەدەم و بێهتاش سەنائیها دانەی هەنجیری پەرستگاکانی محەممەد ڕەسوڵئۆف بە فیستیڤاڵە جیهانیەکان و بردنەوەی خەڵاتی ئۆسکار لەلایەن ئەنیمەیشنی لە سێبەری سەرودا بەرهەمی شیرین سۆهانی و حوسەین مولایەمی سەرڕای سیاسەتی سانسۆر و سەرکوتی توندی هونەرمەندان نیشانەی زیندویی هونەری بەرخۆدانە. پشگیری کەسایەتیەکانی بواری هونەر، موسیقا و وەرزش و هەڵسوراوانی کرێکاری و مەدەنی لەوانە تەرانە عەلی دووستی، هەنگامە قازیانی ئەکتەری سینەما، توماس ساڵحی، ئیسماعیل بەخشی، داریوش ئیقباڵی، ئەمین مۆنتەزەری گرافیست، شاکر بوری کۆمێدیەن، نەرگز محەممەدی گەوهەر عیشقی، وریا غەفوری کاپتانی پێشووی ئیستقلال، ئاریا ئارامنژاد گۆرانی بێژ و
ئاوازدانەر و هەروەها زۆریەک لە چالەکانی سیاسی و مەدەنی لە مەهدی یەراحی و مەحکومکردنی دەسەڵاتی شەلاق نمونەیەکی ئاشکرای دیکەیە لە نەمانی ترس لە ناو کۆمەڵگادا. شەلاقی ڕسوایی دەسەڵات چیتر کاریگەری نەماوە. ئێمە کۆمونیستەکان شەلاقی جەهل و دواکەوتووی سەرجەستەی مەهدی یەراحی هونەرمەندی ئازادی خواست بە توندی مەحکوم دەکەین و پشگیری خۆمان لە هونەری بەرگری و هونەرمەندانی ناودار و خۆراگری وڵات ڕادەگەێنین. لە سەروبەندی 8 مارس ڕۆژی جیهانی ژندا وتنی نای مەهدی یەراحی بە ئیمتیاز و پێگەی پیاوانە لە هونەردا دەتوانێت بۆ نیاسنەری نەریتێکی هیوابەخشی پشگیری و هاوهەنگاوی پیاوان بێت لەگەڵ پەیامی پڕوا تاوقۆڵی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بۆ ڕزگاری ژنان کە وەک مارکس دەڵێت پێوەری هەڵسەنگاندنی ڕزگاری مرۆڤە. ئێمە لەسەر و باوەڕین کە ئەمڕۆ زۆربەی کۆمەڵانی خەڵکی ئێران لەسەر بەستێنی بزوتنەوەی شۆڕشیێرانەی ژن ژیان ئازادی خوازیاری کۆمەڵگایەکن کە تێیدا ئازادیە بێشەرت و مەرجە سیاسیەکان بوار بۆ گەشەکردنی هونەر و داهێنانە هونەریەکان بڕەخسێنێت و هیچ کەسێک بەهۆی دەربڕینی بیر و ڕاو پێشکەشکردنی هونەر و بەهرەکانی نەکەوێتە بەر لێپرسینەوە و بەدواداچوون. ئێمە لەسەر و باوەڕین کە کۆمەڵگای ڕاپەڕی و تووڕە و وەگیان هاتووی ئێرانی ئەمڕۆ بۆ تێکشکاندنی دیکتاتۆری ئاینی و هەر چەشنە دیکتاتۆریەکی تر لەسەر دێمۆکراسیکی بەرفراوان و گشتگیر جەخت دەکاتەوە تاکو دەرفەت بۆ خۆڕێخستنی کرێکاران و سەرجەم هەژاران و بێبەشانی قوڵایی کۆمەلگا فراهەم بێت بۆ ئەوەی لەم ڕێگایەوە ئیمکانی خۆراگریەکی ڕێکخراو لە بەرامبەر خاوەن سامان و دەسەڵاتەکان دەستەبەر بێت. ئێمە جەخت دەکەینەوە کە بۆ ئەوەی دموکراسیەکی گشتگیر لە کۆمەلگادا بەردەوام بمێنێت پێویستە بواری ئابووریش لەخۆ بگرێت و نوێکردنەوەی پێک هاتەی ئابووری بە ئاراستەی کۆتایی هێنان بە چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ و دابینکردنی یەکسانی و خۆشبژێوی گشتی بنێتە دەستوری کاری خۆیەوە و لەم ڕێگایەوە ژیانێکی شیاوی مرۆڤ بۆ سەرجەم تاکەکانی کۆمەلگا دەستەبەر بکات. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیسم. کمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر.